بۆ پاڵپشتی لە لیستی کۆمەڵی ئیسلامی 1994 بۆ ئەوەی کەوا خەڵکەکە گەرموگوڕتر بکەین لە هاندان لە بۆ ئەوەی کەوا بتوانین شتێک بکەین بۆ ئەوەی ئینشاءالله دەنگ بۆ کاندیدەکانمان کۆ بکەینەوە و خڕ بکەنەوە و دەنجیان پێ بدەین. ولا هەم ئەو چالاکیانێکەوە هەڵواسینی پەرچە و پۆسەلات ئەو شتانە هەموویان ئینشاءالله بەشدار بن و وایان لێ دەکەین کەوا ئینشاءالله بە زووترین کات بتوانن هەموو ئەو وێنە و ئەوانەی کاندیدەکانمان هەڵبواسین بۆ خاترەوەی کەوا خەڵکانێک هەن لەوانەیە لە نەیاندید بن بتوانن بیان ناسن. وەلێ دوکانش ئەو برانەمان خێریان بنووسی ئێستا هاتون بە دەگمانەوە لێرە ئامادەن بۆ ئەوەی کەوا خۆیان ئامادە دەکەن بۆ ناوی خۆیان دەنووسن بۆ چاودێری سەر سندوقەکانیش دیفاع دەکەین لە دەنگەکان ئەو هاوڵاتیانێک کە دەنگمان پێ دەدەن و دەنجی هەموو هاوڵاتێکی کوردستان.